بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئێوارەتان باش. زۆر سوپاسی دەستگای میری بۆ ئەم سازانی ئەم زنجیرە کۆبوونەوانە کە هیوادارم لە کۆتاییە دەرەنجامێک بگەیەنێ کە هۆی دڵخۆشی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی کوردستان بێت. ئەمە دەستپێکێک بەر لەوە بچمە سەر بابەتەکەم من وا ڕیزم کردووە ئەو هەڕەشانەی کە هەن و ئەو دەرفەتانەی کە هەن چی بکەین. سەرەتا لە یەکەم کۆبوونەوەی پێنجقۆڵی کە باسی سازان بوو ئێمە بەڕێوەمانەوە برد، ئەو لایەنانی کە کۆبوونەوە پێنج لایەنە دەستپێکی ئەو کۆبوونەوەیە بەمە دەستم پێ کرد کە هاوپەیمانەکانی دوای جەنگی جیهانی دووهەم کەوتنە بەردەم دوو خیار، دوو بژاردە. بژاردەیەک ئایا ئیستیقرار هەڵبژێرن یا دابەشکردنی دەستکەوتەکانیان بە یەکسانی. دوور نیە هەندێکیان قەنەعەتیان وا بوو بێ کە دەستکەوتەکان دابەشکەین، بەڵام حەکیمەکانیان عاقڵەکانیان ڕێگەیان پێ نەدان، وتیان نا ئیستیقرار هەڵبژێرین. ئەمڕۆی دروست کرد ئەو پێشکەوتنی کە لە ئەوروپایە بەهۆی هەڵبژاردننی ئەو ئیستیقرارەوە بوو ئەمە دروست بوو. ئەگەر ئیستیقرار بوو ئەتوانین هەنگاو بنین، بەڵام ئەگەر ئیستیقرار نەبوو، ئەگەر تۆ زۆر دەوڵەمەندیش بی هەر فەقیری، زۆر بەدەسەڵاتیش بی هەر نەتوانایت. کە ئێمەش ئەو هەڵەیەمان کردووە لە سەرەتای دەستپێکردنی دەسەڵاتی کوردی ئەم بژاردەی دووهەمەمان هەڵبژارد، دابەشکردنی دەستکەوتەکان نەک بەدەستهێنانی ئیستیقرار، کە هیوادارم لە ئەمڕۆیشەوە دەست پێ بکەین هەر براوەین، لە ئەمڕۆیشەوە بڕیار بین ئیستیقرار هەڵبژێرین، پێم وایە براوەین. هەڕەشەکان بکەینە دوو بەش، بەشێکی لە ناوخوا، بەشێکیشی دەرەکی. ئەوانەی کە لە ناوخوایە خراپی بژێوی خەڵک کە زۆر قسەی لێکرێ و هەمووتان ئاگاتان لێی بووە بە جۆرێکە خراپی بژێوی و نەبوونی موچە و بووجە و ئەمانە کاریگەریەکی کۆمەڵایەتیشی دروست کردووە، یعنی خەڵکێکی ناچار کردووە گەنجی ئەم وڵاتەکان نیشتیمانەکان بەجێهێشت کۆچەکەن. ئەمە حاڵەتێکی طبیعی نییە، حاڵەتێکی زۆر ترسناکە. تۆ گەنجی نیشتیمانەکە بەجێ بێڵێ، ئیتر تۆ ئەم جیلەی کێت کار لەسەر کێیەکەی. ئەوی تریشی کەماوە تووڕە بووە ڕژێتە سەر شەقام هاوارەکە، داوای مافی خۆیەکە، هەندێکیشی پشێوێنێتەوە. یعنی ئەمە ئەتوانی بڵێ بوومەلەرزەیەکی کۆمەڵایەتیش دروستەکە لەناو کۆمەڵگەکەی ئێمە. ئەگەر ئەمڕۆ لەبەر شتیتر نەمان پەرژێ سەیری ئەمە بکەین، دڵنیا بن لە ئایندەیەکی تر ئەگەر چارەسەری نەکەین کارەسات دروستەکە نەمانە. هەرسێکیان چ کۆچکردنی ئەم ژمارە زۆرەی خەڵک، چ ئەم شێوازەی کە خەڵک پەنای بۆ بە، ئەمانە هەموو حاڵەتی نائومێدین کە دروستە بن. کەمی خزمەتگوزاری، بوونی گەندەڵی، ناشەفافیت، ئەمانەش متمانیان لە بینی هاونیشتیمانی و دەسەڵاتە هەڵگرتووە. هەموو کەسێک ئەیەوێ هەرچی پێ هەڵی ڕێژێ بەسەر دەسەڵات و حکوومەت و ئەو دام و دەستگانەی کە بەرپرسن. نەبوونی متمانە لە بینی ئەم دوو جیهەتا، ئەم دوو لایەنە، هاونیشتیمانی و دەسەڵات مەسەلەیەکی زۆر خەتەرە. و حکوومەت دەسەڵات پەرلەمان ناتوانێت هەموو بڕیارەکانی هەموو قسەکانی بێنێ لەناو خەڵکا بڵاوی کاتۆ. ئەبێ ممکنە زۆر بەیان بێنێ، بەڵام وان نەزانم توانێ هەمویان بکە. ئەبێ جۆرە لە متمانە هەبێ، ئەم متمانەیە کەم کەم نامێنێ، نەک لاوازە بێ، لاواز بووە کەم کەم نامێنێ. گوێتان لێیە لە قسەکردن، یعنی پەردەیە نەماوە لە قسەکردنە، جێگایەک نەماوە بڵین لەوانەیە قۆناغێکی تر بیگاتێ، هەموو جۆرە قسەیەک، هەموو جۆرە وتنێک ئەوترێ. قەیرانی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم، ئەم قەیرانە قەیرانێکی ناوخۆیی بوو، بەڵام قەیرانێکی مەترسیدارە. ئێستا کۆتایەکەی پشێوی دروست کردووە، ئاڵۆزی دروست کردووە، هەم لە ئیدارە، هەم لە سیاسەت، هەم لە شەقام. کەوا بووە بێ ئێمە زۆرتر لە قەیرانە ناوخۆیەکان بترسین تا لە قەیرانە دەرەکیەکان. قەیرانە دەرەکیەکان یەکمانەخەن،
گرژمانەکەنەوە بەهێزترمانەکەن وامان لێەکەن کێشە و گرفتەکانمان وەلا بنین یەک ڕیز بین بەڵام دڵنیا بن کێشە ناوخۆیەکان هۆکارێکی ئەساسین بۆ پەرتکردنمان بۆ ئاڵۆزکردنمان بۆ بەگژاچوونی یەکتریمان کە بینیمان شێوازەکەی ئێوە بینن ئەم قەیرانە ئێمە کۆمەڵێک کۆبوونەوەمان کرد کۆبوونەوەی دوو قۆڵی و حتا چەند قۆڵی بەداخەوە بیاکان بوو دەبوو ئەم سازانە سەر بگرێ بەڵام سەرکەوتوو نەبوو نەڵێن فەشەلی هێنا تەواو تۆ ئیشێکەکەی لە جێگایەکە ناگاتە ئامانجی خۆی لەوانەیە بەعزی هەڵەمان کردبێ ئەبێ ئێستا سوودی لێ بینین ئەم هەڵانە چارەسەرکەین ئەگەر نا بەبێ سازان ئێمە ناگەینی هیچ نەتیجەیەک ئەگەر ئەمانەوێ نیشتیمانێ بە ئامانجەکانی خۆی بگا ئەبێ هەمومان لە پاڵ یەکا بین بەو مانایە نا کە هەمومان یەک قسە بکەین بەو مانایە نا هەمومان یەک قسە بکەین هەمومان بێدەنگ بین نا وازحە شێوازەکەی دووهەم هەڕەشە دەرەکیەکان داعش لە سەروی هەمویانەوە ئەو هەڕەشەیە کە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی بنیاتی فیکریەوە لە ڕووی شێواندنی پەیوەندی کۆمەڵایەتیەوە لە ڕووی لاوازکردنی گفتوگۆ حیوار ئەمانە کاریگەریەکی زۆری لەسەر ئەمە جێهێڵاوە ئەم فکرە توندڕەوە کاریگەریەکی واضحی لەسەر ئەم بوارانە دروست کردووە ئەی بینی لە کۆمەڵگا بەڵام لەبەرەوە کە هەڕەشەیەکی دەرەکیە نزیکبوونمان لە یەکتری هەماهەنگی و هاوکاری و تەعاونمان بە یەکتری کاریگەریەکی باشی دروست کرد توانی لە سنوورێکە ئەم مەسەلەیە ڕابگرێت گرژی و ئاڵۆزی نێوان هەرێم و بەغا ئەمەش کەمتر نییە لەو هەڕەشانێک کە هەن ئەمە حاڵەتێکی خراپی ئابووری لەسەر هەرێم دروست کردووە کاریگەریەکی خراپی لەسەر بژێوی تاکی ئەم کوردستانە دروست کردووە کە ئەمە سەر لە چیوە دروستەکە ئاسایشی کۆمەڵایەتیمان تێکەدا ئێستا هەستی پێەکەین یعنی ئەمە ئەگەر درێژە بکێشێ ئەم شێوازە مامەڵەیە ئەم گرژیە کە لە نێوان هەرێم و مەرکەز هەیە یا بەغا هەیە وازەحە یعنی ئەگەر ئێمە پەیوەندیمان بەم وڵاتەوە هەیە کوا بەشەکەمان ئەگەر پەیوەندیمان پێوە نییە بۆچی ناتوانین بژین ئەم پرسیارە لە ناخی هەموو تاکیەکە هەموو گەورە و بچووکێکمانە دیارە هەیە بۆ جۆرە دۆخی خراپی ئابووری و سیاسی و ئەمنی عێراق کاریگەریەکی خراپی لەسەر ئێمە دروست کردووە یەک نمونەیان ئەم ژمارە زۆرەی ئاوارە لە هەرێمی کوردستانە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئەمنیۆ لە ڕووی سیاسیۆ لە ڕووی بژێویۆ کاریگەریەکی خراپی دروست کردووە ئیتر هیچی تر نا یعنی ئەگەر زۆر نەچینە قوڵایی هەر لەم سادەیە وەریگرین ئەم ژمارە زۆرەی ئاوارە یعنی گەورەترین کارەساتە هەموو ئەوروپا نەگەشتونەتە 2 ملیۆن دنیا هاوەریان لێساوە ئەو ژمارە زۆرەی وڵاتی ئەوروپی ئەو ژیانە ئەو گوزەرانە خۆشەی ئەوان ئەو توانە مالی و داهاتەی ئەوان کەچی ناتوانن بگەنە 2 ملیۆن لە ئێستادا لە پێشترا زیاترە هەرێمی کوردستان لە سەرەتاوە 2 ملیۆن و نیو ئاوارەی وەرگرتووە هاتووە بەسەریا ئەم ژمارە زۆرە یعنی هەتا وەزعی عێراق ئاوا لە ڕووی ئەمنی و سیاسی و ئاوا ئاڵۆز بێ دڵنیا بن ئەم ژمارەیە بەردەوام لە زیابوون هەبێ خاڵێکی تر کە دوورترە لێمانەوە هاتنی رووسیا بۆ سووریا ڕاستەوخۆ ئەمە چوارچێوەکان ئەگۆڕێ گرنگیدانەکان ئەگۆڕێ ئێستا بینن هەم رووسیاش و هەم ئەمریکاش ڕێهانیان لەسەر چەکی کووردە لەسەر هێزی کووردە نە لەسەر عەقڵی کورد کۆتایەکەی چی لێ بە ئاشکراڵێن ئەبێ بەش نەک ڕژێمی
سووریا بمێنێ ئەبێ سەرۆکەکەیشی بمێنێ کە بەشار ئەسەدە ئەگەر ئەمە بێتەوە چی دروستە بێ ئێمە زانین سیستەم یا تێڕوانینی ئایدۆلۆژی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر بڕیارەکان ئەگەر حکومێکی لیبرال بووایە لە سووریا پێی تەبیعی بوو کە فیدرالی حکوومەت بێ سیستەم بێ حتى ئەگەر حکومێکی ئیسلامی میانە ڕێژ بووە پێی تەبیعی بوو کە سیستەمێکی فیدرالی بێ بەڵام فکرێکی ناسیۆنالیستی کە سووریا بنەڕەتی ئەساسی فکری ناسیۆنالیستی عەرەبیە قەت ئەوەی پێ قبوڵ نابێ لە سووریا شتێکی تر هەبێ بێجگە عەرەب شتێکی تر هەبێ ئایا وەزعی ڕۆژئاوا چی بەسەریە ئەمە خەتەرێکی گەورە بێ لەسەر ئەو لەسەر ئێمەش ئێستا و ئاراستەکان هەموو بەو شێوازە ئەبا دەرفەتەکان دەرفەت ئەم هەڕەشانەی کە هەم ناوخۆیەکان هەم دەرەکیەکان ئەگەر ئێمە بە حکمت و عەقڵانیەت مامەڵە بکەین ئەم هەڕەشانە هەمووەکەینە دەرفەت هەموو دنیا لەسەر ئەمە کۆکن ئەگەر بە شێوەیەکی عەقڵانی بە شێوەیەکی حکمت مامەڵە لەگەڵ ئەو دۆخا بکرێ هەموو ئەو هەڕەشانە کرێنە دەرفەت دووهەم ئەم بەرپرسیارەتی کە کورد هەڵی گرتووە لە شەڕی داعشە ئەمە بە هەموو معیارە بە هەموو پێودانێک سەیری بکەین ئەمە لە توانای ئێمە گەورەترە ئەم دەرفەتە یا ئەم شەڕە لە توانای ئێمە گەورەترە بەڵام مەسئولیەتەکەیمان هەڵگرتووە و کورد لەما سەرکەوتوو بووە هەموو دنیا ئەم شایەتی بووە دلیلی ئەمەش ئەو پشتیوانە نێودەوڵەتەیە کە بۆ ئێمە دروست بووە ئایا ئێمە چەند ئیسفادەمان لەم دەرفەتە کردووە هەتا ئێستا پێمانەوە دیار نییە تەنها سوودەکەی ئەوەیە لە جەبهەکانە ئێمە بە مەحکەمی ماوی بەڵام لە ڕووی سیاسیۆ ئێمە ئەم دەرفەتەمان نەخۆستوتەوە ئەوە نە مەشغوڵین بە خۆمانەوە ئەوە نەش بەربووینەتە یەکتری ئەم دەرفەتەمان سوود لێ نەبینیوە سێهەم ڕەزامەندیدان لەسەر فرۆشتنی نەوت ئێمە هەرێمێکین خۆوانەتان لە ئەوروپا 41 وڵات لە عالەما فیدرالیە ئەو هەرێمانە کامەیە قووەتیان ئێمە کە ئێستا وەکو هەرێمی مامەڵەیە کرێ ئێمە وەکو وڵاتی مامەڵەیە کرێ تۆ ئێستا بە ڕەسمی نەوتە فرۆشی حکوومەتی عراقی دانی ناوە بەوە کە هەرێمی کوردستان نەتوانێت نەوت بفرۆشێ ئەمە داهاتێکی زۆر گەورەیە داهاتێکی خواکردە چەند سوودمان لێ بینیوە هەم بۆ ئەوەی کە ئابوووریەکی سربەخۆی پێ دروستکەین هەم گوزەران وەزعی خۆمانی پێ چاکەین ئێمە بەڵێنمان بە خەڵک داوە کە ئەگەر خۆمان نەوت بفرۆشین گوزەرانی خەڵک زۆر چاکە بێ ئێستا 3 مانگ بۆ بە 4 مانگ موچە دواکەوێ لەو کاتێ ئەم بڕیارە درا 3 مانگ بوو ئێستا بۆ بە 4 ئەم بەڵێنانە چۆن چارەسەرەکرێ لاوازبوونی بەرەی دژایەتیکردنی مافەکانی گەلی کوردستان گەلی کورد پێشتر ئەم بەرەیەکی زۆر فراوان بوو ئێستا یعنی تەواو قوپاوە یان نەماوە بەرەیەک بە ناوی ئەوە کە دژایەتی مافەکانی گەلی کورد بکە نەماوە ئەمانە دەرفەتی زۆر گەورن بۆ ئێمە دروست بوون هەروەها ئێستا ئێمە ئەوسا خۆمان کە کێشەمانە بوو هەر خۆمان بووین خۆشمان پێمان چارەسەر نەبوو بەرە بووینە یەکتری شەڕمان نەکرد لە شەڕ ناوخۆیەکانەوە هەتا ئەچیتەوە بۆ شەستەکان ئێستا وانین ئێستا کە کێشەمانە بێ خەڵک یەت لەگەڵ ئێمە هاوکارمانە بێ یارمەتیمانە بیرمان لە باتی ئێمەش بیرەکاتەوە ئێستا بینن ناوبژیوان هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان هەم لە ئاستی سیاسی هەم لە ئاستی پیاو ماقۆڵ و کەسایەتی هەم لە عراقی هەم لە ئیقلیمیەکان هەم لە نێو دەوڵەتی بەردەوام و فوت بەڕێوەیە دێن لەگەڵ ئێمە بیرەکەنەوە چۆن ئەم کێشەیە چارەسەرکەین ئەم گرژەیە کە ئێستا دروست بۆ چۆن چارەسەریکەین بەڕاستی ئەمە دەرفەتێکی زۆر گەورەیە ئەوسا ئێمە هەر خۆمان بووین خۆشمان نەمانەزانین چارەسەریکەین بۆ وەکو ئەڵێن تووڕەکان ئەتوانن شتەکان بوەستێنن بەڵام هەرگیز ناتوانن چارەسەرەکان بدۆزنەوە ئێمەش ئەو کاتانە هەمیشە تووڕەین
نەمانتوانێت چارەسەر بدۆزینەوە. ئێستا هەموو ئەمانە هەم لە نێو دەوڵەتی و هەم لە ئیقلیمی و هەم لە ناوخۆ هەم لە عراقی و دێن لەگەڵ ئێمە هاوکارمانە بن چۆن ئەم چارەسەرانە بدۆزینەوە، چۆن ڕێگە بدۆزینەوە دەرباز بین لەم قەیرانە. من ئەمە بە گەورەترین دەرفەت ێزانم کە ئێمە دەستمان کەوتووە. ئەگەر ئێمە بتوانین ئەم هەموو دەرفەتانە بەم گەورەیە و بتوانین ئەم قەیرانانش کە ڕووی تێکردون بیان هێنین حەکیمانە مامەڵەیان لەگەڵا بکەین. ئەگەر ئێمە یەک ڕیز نەبین، یەک ئامانج نەبین، یەک بەرپرسیارەتی نەبین، ئەمانە هیچ سوودیان نابێت. بە پێچەوانەوە ئەم دەرفەتانش هەموو ئەبنە هەڕەشە. لەبەرەوە گەورەترین شتێک کە ئێمە بیکەینەوەیە بین ئەمەی کە پێڵێن ناوماڵ ڕێکخین، خۆمان ڕێکخینەوە، کێشەکانمان وەلاوە بنین، تەنازل بکەین بۆ یەکتری بخوێنینەوە. ئەم هاو بەشی پێکەوە ژیانە سیاسیە ئەمان گەێنێتە ئامانج، ئەمە بکەینە ئەساس بۆ خۆمان. ئەمان هەمومان بە قسە ئیکەین بەڵام بە عەمەلی هەنگاومان بۆ نەناوە. ئەو 9 نەزانم ئەو کۆبوونەوەانە شایەتی ئەوەن. ئێمە لە ئاستی باڵا دانیشتوین جگە لە کۆبوونەوە لابەلاکان نەگەیشتینە نەتیجە. مانەوای ئەم قسانەمان بۆ ڕاگەیاندنە و بۆ مجاملەیە و بە عەمەلی نەگەیشتوین. ئامادەنین تەنازل بکەین. هەر بەو قسەوەیین کە لە حیزبەکانی خۆمانەوە هاتوین. ئەگەر ئێمە حیوارەکەین حیوار نابێت. ئەگەر دوان بین ئەبێ ڕێی سێهەم دروستکەین. ڕێی سێهەم ئەبێتە هی هەردووکمان. ئەگەر 4 بین ئەبێ ڕێی پێنجەم دروستکەین. ئەگەر 5 بین ئەبێ ڕێی شەشەم دروستکەین بێ بە هی هەر پێنجمان. ئێمە هەتا ئێستەش هەر بە قسەی خۆمانەوەی. ئەو قسەی کە پێیین ئەبێ هەر ئەوە بێ. ئەوەش نەگەشتوونەتە نەتیجە وەکو برگەکانی دیارە. ئێمە ئێستا پرسیاری جەوهەری ئەوەیە چی بکەین؟ ئێمە سێ بژاردەمان لە بەردەسایە. ڕازی بین بە ئەمری واقع ئەمەی کە ئێستا هەیە بەم ئیفلیجبوونەی هەموو ئەم دام و دەستگا تەنفیزیانە کە ئێستا هەموو تعتیل بوو وەستاوە. پێ ڕازی بین و بڵێن ئاوا ڕوا نە حکوومەتمانێ و نە پەرلەمانمانێ و هیچمان ناوێت. کە ئەمە وازانم ئەم هەوڵە نێو دەوڵەتی و ئەم هەوڵە ئیقلیمی و عراقی و ناوخۆیانە بۆیە کە ئەمە مەقبول نییە. ئەم شێوازە مەقبول نییە. دوو ئەوەیە کە حکوومەت هەڵوەشێتەوە ئیعلانی هەڵبژاردننی پێشوەخت بکەین کە پێم وایە بە گۆڕان و پارتیشەوە لە بەیاننامەکانیانە دیارە کە حکوومەت و پەرلەمانە بێ بەردەوام بێ هەتا وادەی خۆی تەواوکە. ئەمەش مەقبول نەبوو. سێهەم بگەڕێنەوە بۆ گفتوگۆ. بین لەسەر حیوار مێزی حیوار کێشەکانمان چارەسەر بکەین. ئەمە تاکە ڕێگایە کە هەموو لایەنەکان ئەوانەیشی کە ناوبژیوانن دێن لەسەر ئەمە قسەکەن ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەم بابەتە. ئەمەش بە قەناعەتی ئەمە ئەوەی کە لەم ماوەیە بەمەوە مەشغوڵ بووین و سەرقاڵ بووین یەکەم ئیشێکە بیکەین وەستانی ڕاگەیاندن بێ کە خۆشبەختانە ئەتوانم وەکو مژدەیە بیدەم ئەم دوو لایەنە هەردووکیان ئامادەیان تایە ئیستعدادیان تایە کە ئەمە ڕاگرین شەڕی ڕاگەیاندن و میدیا ڕاگرین. ئیتر هی ئەوان هی خەڵکێکی تریش کە لە دەرۆ یا سێبەرە یا چییە ئەوانەی پێوترێ ئەتوانێت هەمووی بخێنە یەک پاکێج شەڕی ڕاگەیاندن شەڕی میدیایی ڕابگیرێ. بەڕاستی ئەوەران ئەڵێ حربێکی گەورەیە کە ئەمە شتێکی زۆر ناشرینە وەکو میدیاکانی خۆیان ئەیکەن میدیای تریش ئەیکا خەڵکێکی ترێنێ یعنی وەکو ئەوە بەگژیەکە قسەکردن. دووهەم کۆبوونەوەکان دەست پێ بکە کۆبوونەوە سیاسیەکان دەست پێ بکە. ئەگەر ئێمە کۆبوونەوە سیاسیەکان دەست پێ نەکەین ڕێک نەکەوین نەسازین نە پەرلەمان دانیشێ نە حکوومەت دانیشێ نە یاسای سەرۆکایەتی هەرێم چاکە بێت. ئەبێ ئێمە دانیشین جارێکی تر ئێمە قۆناغی تەفاهوممان تێپەڕانە بوو بە تەما بووین سازان دروستکەین. ئێستا هاتوینەتەوە بۆ ئەوڵ جارە بابین تەفاهم بکەین هەموو شتەکەمان شێوان تێکماندا ئەبێ بێن کۆبوونەوە بکەین تەفاهم دروستکەین و جارێکی تر ئەم سێ شتە ئەم بکەینە یەک پاکێج چارەسەرکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم بەگەڕخستنەوەی دانیشتنەکانی پەرلەمان و حکوومەت ئەم سیانە هەرچێکیان بکەین یەک پاکێج بە یەکۆ دانیشتنیەکی لایەنە سیاسیەکان بکرێ چۆن ئەمانە چارەسەرکەین. هەنگاوی زۆر نراوە بۆ چارەسەر
بڕیاری کۆتاییەوێ یعنی ئەو هەنگاوانەی ئەو نۆ کۆبوونەوانە کراوە زەمینەیەکی زۆر محکەمیان داناوە و بەرنامەیەکی زۆر جوانیان داڕشتووە تەنها بڕیارێوێ ئەبێ ئەم لایەنانە لە کۆتا جارە بڕیارێ بن ئەگەر نا یعنی دڵنیا بن ئەم وەسعە بەرەو ئاقارێکی خراپتر دوایی بە کەس چاک نابێت و ئێستەش ئەبینن سومعی ئەم هەرێمە وەکو ئەوەی کە مامۆستا عەلی ئیشارەتی پێکرد هەموو ئەڵێن یعنی سومعی ئێستای هەرێم لەگەڵ 5 مانگ لەمەوە پێشا زۆر جیاوازە زۆر جیاوازە ئیترێکی ئەگەر قەنەعەتی گۆڕا ئەمە جێگایەک نییە ئەو دەوری خۆی تیا ببینێ بێگومان بەجێهێڵێ بەجێهێڵان بۆ ئێمە کاریسەیە لەبەرەوە منیش هەر دەنگمە خەمە پاڵ دەنگی ئەم بەڕێزانە ئەوانەی کە لە دوای منیش هەر قسەکەن یعنی ئەم بابەتە پێویستی بە تەنازل هەیە بۆ یەکتری ئەگەر ناگەینە نەتیجە وا پێویستی بە بڕیارێکی حاسیمانە هەیە ئیتر هەر قسەیەکی لێ ناوەنەی هەر شێوەیەکی لێ ناوەنەی ئەگەر نا پێم وایە حاڵەتێکی خراپتر دروستە بێ و من بەشەکەی خۆم ئومێدەوارم و گەشتبینم بەوە ئەگەینە ئەوێ چونکی گشتی بڕیاری داوە نەچینە خوارەوە هەر لەم جێگەی لێنی بەرەو پێشەوە بچین بەرەو دواوە نەچین چونکی هەمووی لێی تێکەچێ زۆر سپاسدانم